ڕێز و سڵاو بۆ بینەر و بیسەری کوردستان 24 بە تایبەتی بینەرانی هاشتاگی کوردستان 24 من دەنام لە پرۆگرامێکی دیکەی هاشتاگ لە پێشانگای هایتێکس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگای تەکنۆلۆژیای هایتێکستا من و هاوکارانم بۆ ماوەی 4 ڕۆژ لێرە بووین میوانداری گەنجانی بەهرەمەند و خاوەنکار و خاوەن کۆمپانیامان کرد لە هایتێکس هاوکار ڕووماڵی پانێڵەکان و زۆربەی ڕووداوەکانی ناو پێشانگای هایتێکسمان کرد ئەمڕۆ لە هاشتاگ 4 بۆ 5 میوانم هەیە هەمووی گەنج و هەمووی بەهرەمەند و بەتوانە هەریەکەوە بە شتێکی زۆر باش لە بواری تەکنۆلۆژیا بە بەرهەمێکی زۆر باش لە بواری تەکنۆلۆژیا بەشداری لە هایتێکس کردو من ئەیهێنم لە هاشتاگ میوانداری ئاندەکەم و زیاتر بە ئێوەی دەناسێنم ئێستا پرۆمۆیەک لەسەر پێشانگای هایتێکس 2022 پێکەوە دەبینین و دەگەڕێنەوە. هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 شەشی 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانەوە بێ بەرامبەرە. میوانی ئەمڕۆی هاشتاگ یەکەم میوانم جیاوازە لە میوانەکانی دیکەی پرۆگرامی هاشتاگ قوتابیەکی تەمەن 11 ساڵە کە بەکاری پرۆگرامینگ بەشداری لە پێشانگای هایتێکس کردووە. ئارێز بۆتان بەخێر بێ بۆ هاشتاگ ئارێز. سلام، من نام ئارێزە تەمەنم 11 من هات لە سیداز ئینتەرناشنال سکوڵ هاتیم و ئەو ساڵە دەمە پۆلی 6 دەبیتە پۆلی 6 بەڵێ پێم بڵێ دەرەجەت چەند بوو ئەم ساڵ؟ 97.8 ئافرین یانی یەکەم بووی لەسەر ئاستی مەکتەبەکەت یاخۆ کلاسەکەت؟ بەڵێ باشە یەکەم ساڵەکە بەشداری لە هایتێکسەکەی؟ بەڵێ چه هەستێکت هەیە کە بەشداری هایتێکست کردووە؟ چه هەستێکت هەیە کە بەشداری هایتێکست کردووە ئەم ساڵ؟ هەستێکی خۆشە بەس هەستێکی سێریشە چکە ئەوڕۆ یەکەمین ساڵمە و بەس لە خۆی خۆشە. بۆچی هەستێکی سێرە لەبەرەوەی یەکەم ساڵتە دێوە هەموو کەسا بینی؟ بەڵێ نا یەکەم جاریە بەس یەکەم جارە بەشدار بووین لە سێرە چکە ئەمە قەت ئەوەندە مهم نەبووین لە جێکی مهم. بەڵام ئێستا تۆ زۆر گرنگی و گرنگیت پێدرێت. بەڵێ باشە باسی کارەکەتمان بۆ بکە تۆ بە کاری پرۆگرامینگ ئەم ڕۆبۆتەت دروست کردووە. باسی ڕۆبۆتەکەتمان بۆ بکە ڕۆبۆتەکەت ئەتوانێت چ کارهایەک بکات؟ چۆن کاری پرۆگرامینگت بۆ ئەم ڕۆبۆتە کردو و ناویشی چییە؟ ئەو ڕۆبۆتە ناوی ئالفەیە. لە خۆم پرۆگرامم کردیا لە مەکتەبم و فێر بووم لێرە دەتانی ڕەقسکە تانی چیرۆک برێ و تانی زۆر شتیشکە. باشە ئێستا توانی پێی بڵێیت ئەوەمان بۆ بکات دانسمان بۆ بکە؟ ئێستا باشە. Attention Alpha, dance for me. Dance for me. Dance for me. ئێستا ئەمە بەم شێوازە دانسەکات؟ بەڵێ. باشە وتت چ کارایەکی تریش ئەتوانێت بکات؟ ئەتوانێت چ ئیشێکی تریش بکات؟ دەتانیش چیرۆکیش برێ؟ چیرۆکیش ئەتوانێت بڵێت؟ بەڵێ. باشە وتت کاری پرۆگرامینگم خۆم کردووە بۆ ئەم ڕۆبۆتە. ئەدی پارچەکانیتان لەکوێ هێنا چۆن دروستان کرد کێ پارچەکانی بێک و ئێمە لە وڵاتیتی پارچەکەمان وەرگرت بەس لە خۆمان تێمان کەست. یەکەم جارتە کە تۆ کاری پرۆگرامینگ بۆ ڕۆبۆتێکی لەم شێوەیەکەی؟ بەڵێ. باشە کێ پشتگیریتی کرد بۆ ئەوەی کە ئەم ڕۆبۆتە کاری پرۆگرامینگ بۆ ئەم ڕۆبۆتە بکەیت؟ چ کەسێک پشتگیری کردی هانیدای وتی تو ئەتوانی کە بکاری پرۆگرامینگ بۆ ئەم ڕۆبۆتە بکەیت؟ مامۆسام و مودیرم خوشک و برام و داک و بابم هەموویان هەر یارمەتی منیاندا ئێستا لێرە. باشە لە پلانت تا هەیە ساڵانی داهاتووش بەشداری لە هایتێکس بکەیت دووبارە؟ ئینشاڵڵا بەڵێ. هیچ قوتابیەکی دیکە دیت وەکو خۆت ئەم ساڵ بەشداری لە هایتێکسی کردبێ بە بەرهەمێکی ئاوا؟ بڵێ دوو برادری دیشم بەشدار بووە بەس لێرە نیت کە لێرە باشە ئێوە مەجموعەی قوتابین کە تەمەتان هەمووتان 11 ساڵە بە چەندین بەرهەمی ئاوا جیاواز بەشداریتان لە هایتێکس کردو ئەم ساڵ؟ چ شتێکی ترتان هەیە خۆت و قوتابیەکانی دیکە هاوڕێکانت بە نوێنەرایەتی مەکتەبەکەتان کە هاتوون لێرە جگە لەم ڕۆبۆتە؟ 3D printer و سمارت هاوس. سمارت هاوس. سمارت هاوس بە کورتی چییە بۆ بینەرەکانمان باس بکە؟ وڵاهی ناوی نییە لە کوردی لە خۆی بەسە ئینگلیزی هەیە.
باشە چ شتێک ئەکا چه خزمەتگوزاری پێشکەشەکە؟ بخۆی ئەگەر برێ ئەو لایتە پێبی ئەو لایتە پێش بی ئەگەر بۆ تەمبەڵەکان زۆر باشە لە ماڵە بەڵێ سبلیتم بۆ پێ بکە سبلی قەپاتکە وایە؟ بەڵێ زۆر باشە ئایا لە پلانت هەیە ساڵی داهاتوو کاری پرۆگرامین بۆ ڕۆبۆتی دیکە بکەیت؟ ئینشاڵڵا بەڵێ ئەزانی تۆ تاکە میوانی هاشتاگی کە تەنیا تەمەنت 11 ساڵە بچووکترینی؟ بەڵێ زۆر بەخێر بێ بە هاشتاگ زۆر سپاس سپاسەوە بەشداریکردنت ڕۆبۆتەکەشت زۆر زۆر جوانە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس لە بەردەوامی هاشتاگدا ئێمە میوانداری چەندین گەنجی دیکەی بەهرەمەندی کوردیش دەکەین پرۆمۆیەکی هایتێکس 2022 ئێستا پێی کۆ دەبینین و دەگەڕێنەوە هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانسەوە پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 شەشی 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانە و بێ بەرامبەرە. هەر وەک لە دەستپێکدا ئاماژەم پێکرد ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگای تەکنۆلۆژیای تێکسا کە یەکەم گەورەترین پێشانگای نێودەوڵەتی تەکنۆلۆژیای لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. پێشوازی لە هایتێکس ئەمڕۆ گەرم و گوڕتر بووە لە چاوڕۆژانی ڕابردوو خەڵکی زیاتر سەردانی هایتێکسیان کردووە بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە. جا لە بەردەوامی هاشتاگدا من میوانداری خانمێکی بەتواناکەم بە ناوی لادێ نعمان قوتابی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین بە پرۆژەی ویشێر بەشداریتان لە هایتێکسی ئەمساڵ کردووە. باسی پرۆژەکەتمان بۆ بکە. پرۆژەکەی مەویشێ وێبسایتەکە بەکاردێ بۆ بەخشینی کەلوپەل واتە هەر یەک لەمە لە ماڵێ کەلوپەلی ناوماڵ ئامێری ئەلکترۆنی کتێب یاخود جلوبەرێک کە لە ماڵێ زیاد هەیبوو یاخودەوەتە پێویست پێ نەبوو پێویست ناکە فڕایاندا بەڵکو دەتوانین لە ڕێگەی ئەو وێبسایتەوە ببەخشە کەسانی دیکە بە شێوەیەکی بێ بەرامبەر. یعنی وێبسایتەکەی کڕین و فرۆشتن نیە بەس بۆ کارێکی خێرخوازی ئێستا من ئەگەر شتێکم هەبێ لە ماڵەوە بەکاری نهێنن و جێوە فڕێ بدەم یان بپرسم بڵێم کێ کەسێکە ناسە پێویست ببێ ڕاستەخۆ ئەینێرمە وێبسایت چۆن خەڵک بتوانن پەیوەندی بە ئێوە بکەن بۆی کە کەلوپەلەکانیان لە ڕێگەی ئەمە پرۆژەی ئێوە شێر بکەن. وێبسایتەکەمان لە ئێستادا پۆبلش نەکرایە بەڵام ئەگە بکرێت لە داهاتوو پۆبلش بکرێ ئەوە بەشی ڕجیستریشن هەیە لە وێبسایتەکەمان واتە یوزەر دەتوانێت ئەکاونت دروست بکە لە ڕێگەی ئەکاونتەکانیەوە دەتوانێت پرۆدەکتەکانی خۆی ئەپلۆد کات و بڕواویان بکاتەوە. ئەگەر هەر یەک لە یوزەرەکانی تر پێویستیان بۆ پرۆدەکتە بوو و زانیان کە سوودی لێ دەبینن لەوێ ڕقم تەلەفۆنی یان زانیاری دەربارەی بەخشەرەکە هەیە و دەتوانانی کۆنتاکت لەگەڵ بەخشەرەکەی بکە و پرۆدەکتەکەی لێ وەربگری. باشە چۆن بیرۆکەی کارێکی لەم شێوەیە بۆ تۆ بۆ گەنجێک وەکو تۆ دروست وایە کەسی تر هاوکاری تۆی کردووە یاخود نا؟ پرۆژەکەمان وێبسایتەکە پرۆژەی بەحسی ئەو ساڵمان بوو بیرۆکەکە بیرۆ سوپەرڤایزەرمان دکتۆر ئومێد بوو وامان بیر کردەوە کە ساڵانە لێرە بڕێکی زۆر لە کەلوپەل لە دەرەوەی شارەکان فڕێ دەدرێن و دەسووتێندرێن کەەوەش دەبتە هۆی ژینگە پیسکردن بۆیە بڕیارماندا لەبەر ئەوەی کە ریسایکلینگیش لێکوانە نییە بۆ ئەوی دووبارە ئەو کەلوپەلانە بکاربهێنرێتەوە بیرۆکەیەکی جوانە دەتوانین لە ڕێگەی ئەو وێبسایتەوە کەسانی تر سوود لەو کەلوپەلانە وەربگرنەوە فڕانە کەواتە چەند کەسێک بوون بۆی کە ئەم پرۆژەیە تەواو بکرێت چەند کەسی تر لەگەڵ تۆ هاوکار بوون؟ پرۆژەی بەحث 4 تەڵەبە بوون لە قوتابخە لە زانکۆکەتان. باڵێ ڕاست باشە پێم بڵێ تۆ لە چ بەشێک دەخوێنی تەمەنت چەندە و چۆن بووکە دەستتدا بە ئیشێکی وە ینی ئەگەر پرۆژەی کۆتایی قوتاب ئەوەت نەبایە کۆلێژەکەت نەبایە ئایا فکر لە پرۆژێکی لەم شێوازا کردەوە کە هەم خێرخوازی بێ هەم ژینگەش بپارێزێ؟ لەبەرەوەی بەشەکەی من بەشی سۆفتوێر زیاتر لە ڕووی تەکنۆلۆژیاوە مەسەلەن ئەو شتانە دەخوێنین لۆیە ئەوە زیاتر هانی دام کە مەسەلەن بگرە پرۆژێکی وا بکەینەوە. پلانت لە داهاتووە چییە؟ ئینشاڵڵا ئەگەر بکرێ بتوانین بە یارمەتی سوپەرڤایزەرکەم وەرەوە بە یارمەتی هاوڕەکانم بتوانین ئەو پرۆژە گەورەتر بکەین لەناو خەڵکی بڵاو بکەینەوە دنیام کە سودێکی زۆر باشی دەبینە بۆ خەڵک. چ شتێکتان پێویستە بۆ پشتگیری بۆی کە بتوانن پەرە بە کارەکەتان بدەن؟ ئەکید پێویستمان بە پشتگیری دەبی ئەدەت پشتگیری مەسەلەن لە ڕووی مادی بێت هەم لە ڕووی معنەوی هێزی کاریشەوە. ئایا ئەم پرۆژە هیچ جێگەی ئەوە هەیە کە دەرفەتی کار بۆ گەنجانی دیکە بڕەخسێنێ یاخود بە چەند کەسێکەوە ئەتوانن بەڕێوە بگەن؟ ئەو پرۆژە بەڕێوە زۆر باشە زۆر سپاس بۆ خات و لادێ نعمان قوتابی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین سپاس کە ئامادەبووی میوانی هاشتاگ بووی. زۆر سپاس. لە بەردەوامی هاشتاگدا هێشتا سێ میوانی دیکەش ماوە چاوەڕوان بن
پرۆمۆیەک لەسەر هایتێکس دەبینین و دەگەڕێنەوە میوانەکەی دیکەم بەیەکەوە دەبین. هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنەلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانسەوە پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانەوە بێ بەرامبەرە. هاشتاگ بەردەوامە میوانی سەهەمی ئەمڕۆم یوسف شێروانە قوتابی زانکۆی تیشک پەرەپێدەری یاری بەچی بەرهەمێک بەشداری لە هایتێکسی ئەمساڵت کردەوە خۆشە دەبینەرانی هاشتاگ بناسێت. زۆر سپاس سەردا خۆم بناسە ناوم یوسف شێروانە قۆناغی چوارەمی بەشی ئایتی لە کۆلێژی تیشکم. زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەو پێشانگای هایتێکسم کردووە بە سەرپەرشتایەتی لەگەڵ زانکۆی تیشک بە بنیاتنانی گەیمێک یاخود پەرەپێدانێکی گەیم. زۆر خۆشحاڵم کە توانیمان ئەو شتە تەقدیم بکەین لە هایتێکس و زۆر پاڵپشتێکی باشمان بۆ هات لەلایەن زۆر کەسانێک و زۆر کۆمپانیای ترەوە. بە کورتی باس یاریەکەی خۆم بکەم. یاریەکەی من بریتێ لە گەیمپلەیەکی زۆمبی. ئەکرێتن یاریەکە مولتیپلەیەر بۆ سینگڵ پلەیەرش بێ بۆ ئۆفلاین ئۆنلاینیش یاریەکە. ئەکرێ بۆ پلەیستێشن و ئەکسبۆکس و پیسیش بەردەست دەبێتن پاش هایتێکس لەوانەیە 2 هەفتەی تر خەریکی ئەپدێت و شتانە بین ئیتر بەخشی یەکەین لەسەر ئیپی گەیم و ستیمیش بەخشی یەکەین. بەڵام ڕاستی بێتن زۆر تەرکیزێکی تەواومان نییە لەسەر ئەو یاریە چونکە ئێمە پێشتر یاری تریشمان دروست کردووە تەرکیزمان لە ئەویش نەبووە. ناو یاریەکان چی؟ ئەو یاریێکی ئێستا دروستمان کرد بە ناوی گەیم سەرڤایڤڵە. ئەم نوێیە؟ بەڵێ. ئەوانی دیکە چی؟ ئەوەکەی پێشتر بە ناوی ئۆپن وۆرڵد بوو باشە، بەڵام ئەوەی کە بێتن پرۆژەیەکی تەواو جیاوازە بێتن کە تا ئێستا لە کوردستان نەکراوە شتیوە هەرچەندە فکرەکە جیاوازێکی ئەو ڤیدیۆ یاریە لەگەڵ ڤیدیۆ یاریەکانی دیکە کاڵی تا ئێستا لە کوردستان نەکراوە. هەرچەندە لەوانەیە زۆر کەس ئەفکرێ بۆ هاتووی بەڵام کەس تا ئێستا نەیتوانێت دروستی کاتن. شتەکە بە زۆر بە ئاسانی ئەوەیە کە گەیمپلەیەکە بێتن لەناو قەڵای هەولێرە بێتن شتەکە. قەڵای هەولێر بە تەواوەتی دروست دەکەینەوە 9 مانگە خەریکی نێمان لەوانەیە پاش 6 تا 7 مانگی تر تەواو بێتن. ئەکید کە تەواویش بوو ئێمە ڕێکلامی بۆ ئەکەین کە تا بە خەڵکەکە بڵێن کە شتەکە دروست بوو ئیتر ئەو کات ئەوان ئەتوانن. مۆدی یاریەکە چییە؟ مۆدی ئەو یاری ڕۆیاڵە بەتە ڕۆیاڵە. ئەمە هەواڵێکی خۆشەکەواتە بۆ گێمەران کە ئەتوان لە قەڵای هەولێرە یارێکی باتە ڕۆیاڵ بە شێوەی 3دیە؟ بەڵێ ئەکید 3دیە یعنی ئەتوانێت کاملکان بەناو قەڵاتدا بڕواتن و یاریەکە سێشتی کە گرنگە کە جیاواز بێ لە یاریەکانی تر بۆ کورد. یەکەم شت ئەوەیە کە پینگمان سفرە بێتن چونکە ئێستا هەر گەیمەرێک یاریە کاتن لە پینگی لە دەرەوە ئەگرێتە 100 بێ 200 بێتن بۆیە لاگمان بۆ تووشە بێتن یاریەکان خۆش نامێنێتن. ئێمە هەڵەسین کە بە پارەی خۆمانەوە ئەیکڕینەوە شتێ سێرڤەرێکی لۆکاڵەکەین تەنها و تەنها لە کوردستانیش کاتن. یعنی ئەو ڤیدیۆ یاریە بەس بۆ گێمەرانی کوردستانە تایبەت ناتوانێت پلانتان نییە بۆ گێمەرانی جیهانیش بەدەستی بخەن؟ پاڵپشتیمان هەبوو لەلایەن خەڵک و لەلایەن لایەنەکانی ترەوە ئەو کات ئەکید بۆ دەرەوەی کوردستانش بڵاویەکەینەوە کات. شتی دووەمی کە گرنگ بێتن لەو یاری ئەوەیە کە هەموو شتەکانی کوردیە لە جلوبەرگی کوردیمانە بێتن جلوبەرگی پێشمەرگەمانەکەی هەمووی کوردیە هیچ شتێکی نەعەرەبی و نەزمانی تریتیانی ئەماشان لەو کارەچی بووە. بەڵێ یەک شتی تری گرنگە ئەو یاریە کە سیستەمێکی UI دروست دەکەین هەر کەسێک بووی ئەتوانێت کارکتەری خۆی دروست کاتنە ئەو یاریە ڕسمەکەی خۆی ئەپلۆ دەکاتن لە ناو یاریەکە کارکتەری خۆی دروست دەکاتن تەبان گەمەکە بە تەواوەتی فریە بێتن بۆ هەر هەموو گەیمەرێکی کورد کە بتوانێت دایبەزێنێتن. ئێمە شتەکە قورس ناکەین لەسەر گەیمەری کورد کە بڵین شتەکە ئەیکەینە پارە و ئەبێ بەخۆڕایی بەردەست بێت بۆ گەیمەران بەردەست بێت. باشە وتت هەموو کەرەستەکان ناو یاریەکە کوردیە هەموو شتێک ئەمانشتان چیە لەم کارە؟ ئامانجمان ئەوەیە کە ئاسانکاری بۆ گەیمەرە کوردەکان بکەین دوورکەونەوە لە گەیمان جیهانیەکان کە بۆ وڵاتانی تردا بین کراوە کە بێگانەیە حەزمان کرد شتێکی خۆماڵی دروستکەین و بۆ کوردەوانە کوردەواریان بەڵێ بۆ کوردی خۆمان پێم بڵێ چەند کەسی دیکە ئەو کاری تۆ بوون لە دروستکردنەوە خۆت بوو یان ئەو کاری کە ئەمڕۆ لە هایتێکس پێشکەشمان کرد و تەنها خۆم بەشداری کرد بوو بە تەنیا دروستم کرد و کە 2 مانگی پێچوو. بەڵام ئەو یارێکی ئێستا خەریکم و خۆم و برادێکی خۆمە بە 2 نەفەرانەوە شتەکەکەین لەوانەیە تۆتاڵی ساڵ و نیوەیەکمان پێچێت کە 9 مانگمان تێپڕاندووە ینی 3 بەش ئیشەکەمان تاوا کردوتوانم لێم ئەوانی کەماوە بەشە کورتەکانیەتی کە بە تەواوی بکەین. هایتێکس چۆنە بینی؟ هایتێکس زۆر هەلێکی زۆر باشە بۆ گەنجانەی
کە ئەو توانایان هەیە تاکو پێشکەشیکەن هەروەکوتم پاڵپشتێکی زۆرمان بۆ هات لەلایەن شەریکاتی ترەوە بە تایبەت لەلایەن یوتیوبەرە خۆشەویستەکان و کاکژیر و کاک محەممەد و دەوروبەری ئەنی زۆر خۆشحاڵ بکە بەشداریم کرد ئینشاڵە بۆ ساڵیدا بێ پرۆجێکتی زۆر گەورەتیشمان ئامادە کردووە کە کۆلێژی تیشکە دروستمان کردێتەوە بە ڤێرچوال ریاڵەتی شتەکەوێتە. زۆر سپاس بۆ یوسف شەروا قوتابی زانکۆی تیشک و پەرەبەدەر یاری کوردی سپاس بۆ ئامادەبوونت. لە بەردەوامی هاشتاگدا دوای بینینی ئەم پرۆمۆیە من میوانداری یوتیوبەرێکی ناودارتان بۆخەم پرۆمۆکە دەبینین و دەگەڕێنەوە. هایتکس 2022 گەورەترین پێشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانە و بێ بەرامبەرە. هەروەک ئاماژەم پێ کرد میوانی ئێستام یوتیوبەرێکی ناوداری کووردا کە زۆربەی گەیمەرانی کوردستان دەیناسن زانا خالد یوتیوبەر زۆر بەخێر بێ بۆ هاشتاگ پاریش لە کۆتا ڕۆژی هایتکس بەبیرم دێ هەر میوانی من بووی. زۆر بەخێر بە هایتکسی ئەم ساڵە چۆن دیت بەگشتی؟ بەگشتی زۆر باش بوو هەندێک کەمتر قەڵەبارە بوو بەڵام لە بوارەکانی کە زۆر باش بوو. ئەوش داوانەیە امتحاناتی پۆلی شەشە بۆیە هەندێک یعنی کەمتر قەڵەبارە بوو هەرچەندە ئێستا شوێن نییە بووە بڕۆی. ئەم ساڵە زۆر باش بوو چونکە گەنجان زیاتر داهێنانیان کرد بوو خۆیان یعنی بەس کۆمپانیان نەبوو بەشداریکردنی گەنجان و ڕۆڵێکی باشیانە بۆ پرۆژەی خۆیان هەبوو هەم یاری دروستکردنی گەیم یاری کە پار هەفزان یەک کەس دوو کەسی لێ بوو ئەم ساڵە 10 نەفەری لێیە کە یاری خوانێ پرۆژەی خوانەیە زائیدەنەوەش ڕۆبۆت و شتیوان دروست کردە واتە ئەوە پێم خۆش ینی ئەوە زۆر پێشکەوتنێکی گەورەیە کە گەنجان لە ئاستی خۆیان کاری جوان دەکەن. بابینە سەر گەیمەران اختصاصی خۆت بەشداریکردن گەیمەران ئەم ساڵ لە پێشانگای هایتکس چۆن بوو؟ ئایا پێشانگای هایتکس وەکو ساڵانی ڕابردوو گرنگی بە گەیمەران دابوو یاخۆت نا؟ بەڵێ خۆی ئەوە زۆر گرنگە هایتکس واتە ئێستاوای لە هاتووە ناوەکە لەگەڵ گەیمەران زۆر تێکەڵ بووە گەیمەرێکی زۆرە پاریش ئاوەدانیان کردبوو ساڵی چەند ساڵی ڕابردوو ئەم ساڵش ئاوەدانیان کردبووە زۆری لێیە و ڕۆڵێکی گرنگیان هەیە بەڕاستی چکە ئەوانیش گەیم ینی تەکنۆلۆژیا بەشێکی گەورەی لە تەکنۆلۆژیا اینجا ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو ئەم ساڵە زۆر چالاکش زۆربەی مۆبایلەکان کە ئەم ساڵ لە پێشانگای هایتکس نمایشکرا تایبەت بوو بە گەیمینگ. بەڵێ تاکیدم هەمووت بینیوە لەسەر هەمووی کردووە لە چۆن بوو؟ چونکە بە حکمیوەی کەناڵی من گەیمینگە و مۆبایلیشە مۆبایلی پێداچوونەوەی بۆ دەکەم مۆبایلەکان ئێستاوایان لێ هاتووە گەیم بووتە پێوەرێک بۆ ئەوەی خەڵک بیکڕیان نا بە تایبەتی گەنجان چونکە پێشتر بەس کامیرە بوو بۆ نمونە یاخود بڵێن شاشەکەی بوو جوان بوو ئێستا دەبێت گەیمینگیش بەهێز بێت بۆیە کۆمپانیەکان گرنگی زۆر بەوە دەدەن کە گەنج لەیان ڕازی بی لە بواری گەیمینگ مۆبایلەکان پێشکەوتوو بن ئێستا دەبینین کە چەند کۆمپانیایەک مۆبایلەکان نمایش دەکەن بە شانازی بە بواری گەیمینگی مۆبایلەکە دەکەن کە بەهێزە و توانێت هەیە گەیم بەو FPS ئیش بکاو و بەو کوالەتی ئیش بکاو ئەوە شتێکە یعنی گەیم بوویتە پاڵنەرێکی گەورە بۆ کۆمپانیەکان مۆبایلەکانیان زیاتر پێش بخەن. باشە کەواتە تۆ پێت وایە لەبەر ئەوەی ئێستا کۆمپانیەکان گرنگی زۆر بە مۆبایل گەیمینگەدەن لەبەرەوەی گەیمر زۆر بووە. باشە ئەو مۆبایلانەی کە ئەم ساڵ لە پێشانگای نمایشکرا کوالەتیان چۆن بوو بەعامەتەن زۆر باشن بلاک شارک کە لە پشتەوەی ئێمەیە کۆمپانیایە کە هەر تایبەتە بە گەیمینگ یعنی مۆبایلی تایبەت دروست دەکات بۆ گەیمینگ ئەوە یەکە کە خۆی لە خۆیدا بۆ گەیمینگە زۆریش کوالەتی باشە کۆمپانیای ئۆنەر بەشداری کردیا کە ئۆنەر ماجیک 4 پرۆی هەیە زۆر بەهێزترین دەتوان بڵێم بەهێزترین مۆبایلەکانی ئەم ساڵە کە بێتە کوردستانەوە بۆ ئێمە دەستخۆشیە کە زۆر بەهێزە لە کۆمپانیەکانی تریش وەکو ئینفینیکس و کۆمپانیەکان لێرە بەشداریان کردووە مۆبایلێکیان هەر نەبێت یەک مۆبایلیان هەیە کە زۆر پێشکەوتووە بۆ گەیمینگ مۆبایلەکان بەگشتی زۆر باشن کە ئێستا دێنە بازاڕەکانی کوردستان و عێراق بۆ بواری گەیمینگ. بەشداری لە پانەڵیشت کردووە لە ناو هایتکستا پانەڵەکە لەسەر چی بە کورتی پێم بڵێ؟ پانەڵەکە بەگشتی باسمان لە دووبارە باسمان لە هایتکس کرد کە چۆن گۆڕاوە گۆڕانکاری بەسەراتوە باشتر بووە ئەو بابەتانە و ڕۆڵی گەنجان و چۆن وا بکەین کە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوازێکی باش بەکاربێت چونکە ساڵ بە ساڵ تەکنۆلۆژیا پێش دەکەوێت وای لێ دێت خەڵکەها زیاتر لایانی خراپیشیە نەک بەزدانی باش چۆن ئێمە ڕۆڵمان چی دەبێت وەکو یوتیوبەر کە خەڵکی هۆشیار بکەینەوە ئاگادار بکەینەوە بەکارینێنن بە خراپە چونکە لە بۆ کۆمەلگا خراپە
زیاتر کۆمەلگا لێگرترازێ ئەو بابەتانەمان باس کرد زیاتر. زۆر سپاس بۆ بەڕێزانە خۆشحاڵ خەڵکی یوتیوبەر، زۆر سپاس بۆ سپاس. ئامادەبوونت لە هاشتاگ وەکو هەمیشە. مەمنون زۆر سپاس. پرۆمۆیەک لە هایتێکس دەبینین و کۆتایی بە هاشتاگ دەهێن. هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنەلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی باشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبەرجێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 شەشی 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانە و بێ بەرامبەرە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی هایتێکس بوو. ئێمە ماوەی 4 ڕۆژە تیمی کوردستان 24 لێرە ئامادەین بۆ ئەوەی کە توانای گەنجان و چالاکیەکانی ناو ئەم پێشانگایە پیشانی بینەرانی کوردستان 24 بدەین. بە سپاسەوە بۆ هەموو هاوکارانم کە زۆر ماندوو بوون لە ماوەی ئەم 4 ڕۆژە. سپاس کە بینەری کوردستان 24 وەکو هەمیشە من لێرەدا کۆتایی بە هاشتاگ دەهێنم و ماڵەوە.